ئێمە کۆمەڵێک گەنجین و لە HB گەلەری خوێندکاری ئەوەین و ئامانجمان دەرخستنی ئەو هونەری و کارانەیە کە لەوێ کردومانە و لێرە پێشکەشی خەڵکێکین. زۆر گرنگە چکە لێرە کۆمەڵێک گەنجی تیا تایم برن لە 12 ساڵی شەوەتیایەتی کە کۆمەڵە کاری زۆر جوانی کردووە و ئەوە هاندانێکە بۆ ئەوان و بۆ ئێمە. من کۆمەڵێ وێنەیە و هەمووی کۆنێکتیەکە و بێکۆ بەسراوەتەوە باسی ئافرەتەکەم و باسی ئازادی ئافرەتە و هەوریم هەڵبژاردووە و سمبولێکی کورد و هەروەها باسی ئەوەکەم کە چۆن لە کۆنەوە تا ئێستا ئافرەت هەوڵیە بۆ ئازادی خۆیەوە کۆمەڵگە هەوڵیا و سەرکوتیکە بەڵام ئافرەت هەر خۆی هەوڵیا و باڵی بۆ خۆی دروستکۆ بۆکو فڕین وەکو ئازادی خۆی. هەوری لە کۆنەوە بەکار هاتووە و کۆمەڵێک سەرچاوە هەیە لەسەری بەڵام سەرچاوەیە کە سەرنجی ڕاکێشام ئەوەیە باسی بەرخودان و پتەوی خەڵکی کوردەکە. وەکو ئەزانین لە کۆنەوە ئانی خەڵک کۆمەڵگە هەوڵیاژن سەرکوتکە بەڵام ئافرەتی کورد زۆر لەوە بەهێزترە و بەتواناترە وەکو ئەوی بیانەوە سەرکوتیکەن و بیبەستنەوە. ئەو یەکەم جارە پێشدارە بم لە سلێمانی اینجا دوو تابلۆم بە تو تابلۆم بەشدار بووە باسی ڕۆبۆتەکە باسی ژیانی تەکنۆلۆژیەکە و کە چۆن تەسیری هەیە لەسەر کۆمەڵگەی ئێمە و لەسەر ژیان. اینجا خۆی ئەوە پێ ئەڵێن تەکنۆ ئارت. تەکنۆ ئارت خۆی با بڵێن ئارتێکی زۆر تازەیە لە جیهانە زۆر خەڵکیش بەدڵێتی بەڕاستی لەبەرەوەی کە یەکەم جار کە دەستم پێ کرد بە ڕەسمکردنی ڕۆبۆت هەستم کرد خەڵک زۆر زیاتر بەدڵێتی زیاتر لە تابلۆی کلاسیکی و هین با بڵێن ئەو تابلۆنەی کە سروشتیە زیاتر ئەوەیان بەدڵ بوو. اینجا منش بریارمدا کە حەزەکەم بەشدار بم بەو دوو تابلۆیە.